لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سلامەتان لەبێ خۆشحاڵم ئێوارش بەرنامەی گەرمە و گەرمتان پێشکەش دەکەم. چەند ڕۆژێکی کەم ماوە بۆ ئەو وادەی کە دیاری کراوە کابینێ حکوومەتەکەی محەممەد تۆفیق عەلاوی تێدا ڕابگەیەندرێت. وەفدی کوردی لە بەغدا گەڕاونەتەوە بەبێ دەستکەوت. بڕیاری ژوا بوو ئەمڕۆ وەفدێکی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم بچێتە بەغدا، بەڵام تا ئێستا ئەجندای سەردانەکە دیار نییە ئایا چوون یا پاشگەز بوونەتەوە یاخود هۆکاری پاشگەز بوونەوە کە چیە ڕوون نەکراوەتەوە. چاوەڕوانیش دەکرێت تا ڕاگەاندنی کابینەکە دانوستانی کوردی لەگەڵ حکوومەتی کابینەکەی محەممەد تۆفیق عەلاوی بەردەوام بێت. کێشەکانی عێراق تەنها بە سیاسیەوە نین، لەم یەک دوو ڕۆژەدا کێشەی تەندروستی سەری هەڵداوە. ڤایرۆسی کۆرۆنا گەیشتۆتە عێراقیش و لە کەرکوو چوار حاڵەت تۆمار کراوە لە هەندێ ناوچەی ناوەڕاست و باشووریش گومان لە هەندێک حاڵەت هەیە، لە هەرێمی کوردستانیش بە تایبەت لە سلێمانی گومانی دوو حاڵەتە بوو ئەمڕۆ بە ئەنجامەکانیان بە نێگەتیڤ دەرچووە. بەهەرحاڵ گفتوگۆ لەسەر دوای هەنگاوەکانی پێکهێنانی حکوومەتی عێراقەکەین لە سەردەمی کۆرۆنادا دوو چاودێری سیاسیم لەگەڵدایە بەڕێزان بورهان شێخ ڕەوف لە ستۆدیۆ بەڕێز چاپوک سەید عومەر لە ستۆدیۆکانی هەولێر لەگەڵمدان. بەڕێز چاپوک لای جەناب تۆ دەست پێ دەکەم. بێدەستکەوتی کورد لەم قۆناغی گفتوگۆیانە چۆن هەڵدەسەنگێنن؟ ئایا تەنها بابەتەکە پێیوەستە بەوەی کە وەزیری حیزبی دانەندراوە یاخود پێیوەستە بەوەی کە مەرج بۆ کورددانراوە کە بەشدار بێت لەم کابینێدا؟ سپاست دەکەم کاک یوسف. ڕاستەکەی من دەتوانم بڵێم کێشەی سەرجەم حکوومەت ئەوەیە نییە تەنها وەزیرەکان تەکنۆکرات نییە، چونکە خۆ لە هەموو حالەتێکدا تەکنۆکراتیش هەر سیاسیەکان تەوجیهی دەکەن. یعنی ئەوەی لە دنیاش کە سیاست کە وڵات پێش دەخاتن سیاسیەکانن و ئەوەی کە دواشی دەخاتن هۆکاری دواکەوتنی هەر سیاسیەکانن. لە هەردوو حالەتدا کورد لەگەر بەغدا ماوەی ساڵانێکە لەگەر بەغدا لە ناکۆچی و ململانێدا بۆ ئەوەی کەوا دەستکەوتی زیاتر بە دەستبینی لایەنی عێراقیش هەیە بە هەموو شێوەیە کەوڵ دەدا عەرقەلە بهێنتە سەر ڕێگەی دەستکەوتەکانی کورد. جا ئەو جارەش وەک جاری جاران بێگومان عێراق لە بێهێزیەکی خراپدایە، بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبینین عەلاوی لە منتیقەکی زۆر بەقوەتەوە قسە دەکاتن کە حسابە گوا دەکاتن کە ئەوەی ئەو دەستی لۆ دەبا 100% ڕاست دەردەچی و سەر دەکەویتن. بە پێچەوانەی عادل عەبدولمەهدی زیاتر داوای کۆمەجی دەکرد لە کورد و لە هەموو لایەنەکان کە داوای بەشداری دەکرد و داوای کۆمەجی دەکرد و نەرمونیانی دەنواند، بەڵام ئەوە لە عەلاوی نابینین. من وا تەسەوڕ دەکەم ئەو دیاردانەی کە توش سەرەتایی دەست پێکردنی عادل عەبدولمەهدی بۆ کارکردن و دەست بە کارکردنی دەستی پێکرد، هەمان ئەو ئاڕازانەش لە حکوومەتەکەی عەلاویدا. من هیچ دیاردەیەک نابینم کە ببیتە هۆی بەهێزی عەلاوی. تەنها ئەوە نەبی کە شیعە ئێستا کە چەند لایەنێکی پشتگیری دەکەن، بەڵام نازانین ئایا ئەوە تا چ ڕادێکیش خۆشیعەش ئەو لایەنە شیعیانە خۆیان بەشێکی کاریگەرن لە ئیستقراری دەوڵەتی عێراق و حکوومەتی عێراق. من لەو باوەڕەی دامەکەوە عەلاوی تووشی هەمان کێشە دەبی کە عادل عەبدولمەهدی تووشی بووە لە سەرەتایەکەشەوە لە کورد دەستی پێکردیە. جارێک نازانم برێمە من 100% دڵنیامە لەوەی کەوە خراپ دەردەچی، بەڵام با چاوەڕێکەین بزانین لەگەر کورد چۆن معاملە دەکا، هەتا کورد چمان پێشکەش دەکاتن. ئەو بە پێوەی ئێستا لە دانوستانەکانە ئەیبینی ئەوە گرنگە، بەڵام ئایا ئەو چەکەش دواتر بەکاردێنی یان نا؟ بەڵێ بە پێوەی کە ئێستا لە دانوستانەکانە ئەیبینی ئایا کورد هیچ شتێک لەو خەرمانەی محەممەد تۆفیق عەلاوی بەدەست دەهێنێ چنێتەوە؟ من نایبینم ئەوە، چونکە عەلاوی زۆر بێمنەتر قسە دەکاتن. بڕک تەبیعەتی مالیکیشی هەیە تا ڕادەیەک لە سەرەتای قسەکردنی
من ئەوە نابینم بەڵام جارێک زووشە چونکە عەلاوی کەسایەتێکە پێشتر ناسرااو نەبووە بەو دەرەجەی ڕاستە وەزیر بووە بەڵام بۆ لای هەموو کەسێک ئەو معریفەتە و معلوماتانەی نییە لەسەری بزانین ئایا ئەو کابرا بە تەبع چۆنە چونکە جەعفەری مراوەغەی دەکرد مالیکی ململانەی دەکردی عەبادی ڕاشکاوانە لە سەردەمی داعشدا قسەی وای دەکرد کە کورد دڵی پێخۆش نەبوو یعنی هەر یەکە نەوعەک لە نەزعەیەکی هەبوو عادل عەبدولمادی زۆر بە نەرمونیانی هات خەڵک دڵی پێخۆش بوو کرد کورد زۆر پشتگیری کرد بەڵام هیچ دەستکەوتەکانی بەو شێوەیە نەبوو عەرقەلە بەس دەستکەوتی گەورەی نەبوو بۆ کورد من لەو باوەڕەشدامە بنسبەت عەلاوی هەتا ئێستا چ سەرەداوەک نییە بێت چ دیاردەیەکی پێوە دیار نییە کە من بتوانم برم عەلاوی دەستکەوتی باشی لێ دەست دەکەویتن بەڵام ئومێدیش دەکەین وابی بابزانین لەو چەند مانگەی ئەخیری ئەوجا کورد ڕازی بی یا ڕازی نەبی بزانین ئەو چ پێشکەشی کورد دەکاتن زۆر باشە بەڕێز بورهان شێخڕۆ چاودێری سیاسی بڕیار بوو ئەم ڕۆڤدێکی هەرێمی کوردستان سەردانی بەغدا بکە بە سەرۆکاتی نێچیروان بارزان هەرچەنە دیار نییە بۆ سەردانەکە نەکراوە بەڵام بە دیوەکەی تری ئەتوانی بڵین کورد بە تەواوەتی بێ ئومێد بوو لەوەی کە لەگەڵ عەلاویدا بچێتەوە حکوومەتەوە بەڵێ سەڵاو لە بینەرانی خۆشەویست سڵاو ڕێز بۆ کاک چاپوک لە هەولێرەوە خۆشحاڵم بێگومان ئەوەی کە ئەمڕۆ بڕیار بوو وەفدێک بچێت لە هەرێمی کوردستانەوە بە سەرۆکایەتی سەرۆکی هەرێم و دواتر هیچی ڕانەگەیەندا دەربارەی هۆی نەچوونەکەی بێگومان وا دیارە ئاماژەکان و توێژەکەلا بەلاکان لەگەڵ محەممەد تۆفیق عەلاویدا بەو ئاڕاستەدا نەڕواکەوە ملکەچی داخوازیەکانی لایەنە کوردستانیەکان و بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و ئەو وەفدێکە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە بەغدادا بوون ئەوەی کە ئەمان خوازیاری ئەوەن کەوا خۆیان دەستکراوە بن لە دیاریکردنی نوێنەرەکانی کورد لە حکوومەت و کابینەکەی محەممەد تۆفیق عەلاویدا کە دەچێت ملی نەدابێ بۆەوە ئەوەی کەوا بەسەر هەموو عێراق بۆچی نەدابێ بۆ نە کورد نەچێتە ژێرباری داواکاریەکانی نەخێر ئەوەی کە کورد داخوازی دەکامتم ئەوەی کە کورد داخوازی دەکات نوێنەرەکانی کورد لە کابینەکەی عەلاویدا ئەمان خۆیان دیاری بکەن بەڵام ئەو پێداگری لەسەر ئەوە دەکات کە خۆی خەڵکی بێلایەن لە دەرەوەی حیزبەکان کووردا بنێت بەبێ ڕەزامەندی لایەنە کوردیەکان و فراکسیۆنە دوای هەر بابەتەکە ئەمە بێ من لە بەڕێز چاپووکیشم پرسی بابەتەکە تەنها دانانی وەزیرە حیزبیەکان و ناحیزبیەکان ئایا تەکنۆکراتە یاخود دیوێکی نادیاری شەیە لەم بابەتەدا بۆ نمونە لەوانەیە لەک لەوانە مەرج بۆ کوردان لە کابینەکە بەشدار بێت لە بەرامبەر دەرکردنی هێزەپیانەکان بەڵێ بێگومان دانانی محەممەد تۆفیق عەلاوی وا بە ئاسانی نەهاتووە ئەوەی کەوا موقتەدا سەدر و کوتلەی بینا و ئەوەی کە دوێنێشە و موقتەدا سەدر ئەگەر لە چاوپێکەوتنەکەیدا باسی کردوتی نامەمان بۆ هاتووە ئەڵێ نەگەر ئەو لایەنە حەشدایانەی داوانی کە ئەو فراکسیۆنانی کە سەر بە حەشدی شەعبین سەرۆک وەزیری عێراق دیاری نەکەن ئێمە عێراق دەسووتێنین ئەمە لە دوێنەشەوە لە موقتەدا سەدر لە چاوپێکەوتنەکەی هاوتی ئەمە ئاماژەیەکی ترسناکە و ئاماژەیەکە کە ئەوە دەسەلمێنێکە محەممەد تۆفیق عەلاوی ئەو لایەنانە لە پشتیوەنەوانە کە دیارە ئەجنداکانیان و داخوازیەکانیان و پێ دەچی ئەوەی کەوا لە ئەم دابەشبوون و ئینقسامی کەوا سەرساحەی سیاسی عێراقی گردەوە لە ئەمڕۆ لەم کابینەدا نەبوو ئەو ڕۆژە دەستی پێکردکەوە شیعەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا بە تەنها کۆبوونەوە بڕیاری دەرکردنی هێزەبیانیەکانی نیان لە عێراقداوەتە هێزەکانی ئەمریکا کە کورد و سونە بەشدار نەبوون ئەمە هەنگاوێکی خەتەر بوو بۆ دابەشبوونی مەشهەدی سیاسی لە عێراق لەو کاتەوە دەستی پێکردو ئێستش کە ئەمە ئەم حیزب و لایەنانی کە ئەو خڵوەستیان بۆ پێدەچێ ئەو لایەنانی کەوا لە پشتی حەشدی شەعبیەوەن سزای ئەم هێزانە بدەن و بیان و دووریان بخەنەوە لە کابینەی تازە لە عێراقدا و لە کابینەکەی محەممەد تۆفیق عەلاویدا ئەمە یعنی ئەگەرێکی گرنگە پێدەچێکە لەو ئەگەرانە بێکەوە کە عەلاوی پاڵ بنێ بۆیکەوە ئەم هەنگاوە بنێ ئێمە لە بیرمان نەچێ محەممەد حەلبوسی کە ئێستاش چێکە لە ناڕەزیەکان و سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا عێراق یعنی ڕوونکردنەوەیەک و لە هەنێ قسەکردن لەسەر محەممەد تۆفیق عەلاویدا بە ئاشکراوتی دیسە محەممەد تۆفیق عەلاوی خۆی وا پیشانداکەوا نوێنەری خۆ پیشاندەرانە ئەم لەم تەبەقە سیاسیە نییە کە لە حکومڕانی عێراقدا بووە ئەڵێ نا تۆ خۆش یەکێکی لەم تەبەقە وەزیر بووی ئەندام پەرلەمان بووی لە حیزبی داعوە بووی لە حرەکەی وفاقوەتەنی ئەیاد عەلاوی بی بەشداری گرفت چیە لەوەی کاگەر وەزیرەکان بۆ نمونە کوردوادایان بنێ بابەتەکە لەسەر کورد بێت حیزبی نەبن
ئەنی کێشەیەکی با حیزبی نەبنە وەزیرانی کە کوردن گرنگ نییە حیزبیش نەبن بەڵام گرنگ لە بەرنامەی حکوومەتەکەدا ئەوەی کە پێشتر جەنابەت ئاماژە پێکرد ینی خاڵە گرنگەکانی تر دەستوری عێراق ئەم حکوومەتە خۆ دەزانین حکوومەتێکی دایمینە حکوومەتێکی ئینتیقالیە و بۆ ماوەی ساڵێکەوە دەبێت ئامادەکردن کە بۆ هەڵبژاردننی پێشوەختە لە عێراقدا ینی ئەو سەلاحەتێنی و فریای زۆر شت ناکەوێت لە عێراقدا بەڵام ئەوەی کەوا ئەو هێزانەی کەوا لە پشتیوەن و کە خەتی سووریان بۆ داناوە دەرکردنی هێزی بەیانی لە عێراقدا نەبوونی ئەڵتەرنەتیڤ و ئەمە داخزانی عێراقە بۆ ململانی تائیفی و ئیتنیکی تر ئەمانە هیچ گرنتی و مسۆگەریەک نییە بۆ پێکاتەکانی تری عێراق بە کورد و سنەوەکە لە دوای پاشەکشەی هێزی بیانی و هاوپەیمانەکان لە عێراقدا عێراق بە چه ئاکارێکدا دەڕواکە بینیمانە خۆیسەر بە ڕوون ئاشکرا جموجۆڵەکانی داعش و گروه و تاقمە تروریستەکان لە هەموو ناوچەکانی عێراقدا دەبیندێن جموجوڵیان هەیە ئەمە یعنی ئەمانە هیچ بەدیل و ئالتەرنەتیڤیان بۆ بەڕێوە بردن و پاراستنی ئەمن و استیقراری عێراق نییە لە کاتێکدا ئەمە دەکەنەوە وابەستە بوونە بە دەرەکی و تێوەگلانی عێراق بە ململانیەکانی وڵاتانی ترەوە کردنەوەی خاکی عێراق بۆ ئەوەی ببێ بە گۆڕپانێک ململانی وڵاتانی تری لەسەر یەک لای بکرێتەوە و ئەوەی زۆر گرنگە کشانەوەی هێزی بیانی لە عێراقدا ئەوە زیاتر پەیوەندی بە کورد و سنەشەوە یان نەک بە شیعەوە یعنی بە ڕوونتر بێ بۆ بینەرانی خۆش ئەوەی کە گرنگە یعنی حێزی بیانی لە ناوچە شیعەکانە کێشەی وانە بۆ ئایندەی سەرهەڵدانی تاقم و ڕۆتی تیرۆریستی ئەوەی کە ئەم تاقمانە مەدانی چالاکی و کارە تیرۆریستیەکان ناوچە دابڕاوەکانی کوردستانە ناوچەکانی مادەی 140 ناوچە سونی نیشینەکانە لە غەربی عێراق لە ڕۆژئاوای عێراق لە ڕۆمادی لە مووسڵ لە دیالە لە تەکلیت لەم شوێنە کە ئەمانە تایبەتن بە سونە و مەنتیقایان دریش تایبەتن بە کورد ئەمانە ئەبێ ئیقرار و بڕیار بدەن لەوەی هێزی بیانی ئەمینێتەوە ئەم هێزی سوپای عێراق ئەتوانێ بیپارێزێ فۆرمێکی وە هاتوتە ئاراوە هەموو پێکاتەکانی عێراق لەسەری ڕێ بکەون عێراق بەرن بەرەوە ئەمە پەیوەندی زیاتر بن پێکاتەی ترەوە هەیە لەبەرەوە ناکرێ شیعەکان لە جیاتی ئەمان بڕیار لەسەر ئایندەی عێراق بە تاکڕۆی بدەن. بەڵێ بەڕێز چاپوک لە ئێستادا محەممەد تۆفیق عەلایی بۆتە بەشێک لەو ململانە ئیقلیمی کە هەیە لە ناو عێراقدا ئەوەی کە بەریەکەوتنی ئێرانی ئەمریکیە کوردی عەرەبی شیعیە سعودی تورکیە ینی ئەمیش بەشێکە لەم ململانەیەوە داواکاریەکانیش باس ململانێ وەرەگرێ بەتەکید بەشێک دەبیتن بە دڵنیاییەوە پێ دەڵم کاک یوسف لەبەر ئەوە جۆری حکومڕانی لە عێراق ناتوانانی دەرچی لە بەژێر کاریگەری هەژمونی دەوڵەتی ئێرانیش و تاڕادەیەک سعودیە و تورکیا و هەروها ئەمریکا کە ڕۆڵی کاریگەری هەیە قابلنی خۆی لەوەلادا من پشتگیری لە قسەکانی کاک شێخ بورهان دەکەم بەڕاستی لەو معادلانەی کە باسی کرد نامێ هەمان شت برێمەوە کورد زۆر مهمە کە ئەوە ساڵ بە ساڵ دێ کە قەزیەی ناوچە دابراوەکان وردە دەیانێ وەخت بڕوا و ببتە مادەیەکی کۆن و کاری پێنەکرێ دانانی وەزیر بەبێ حکومەت بەبێ پرسی سیاسی کورد حتا ئەگەر تەکنۆقراتیش بی کورد بادەدانێ لا بێلایەنی حزبیبی با کورد دایبنێ نەک ئەو چونکە ئەوانە دەبنە هۆکاری دووسێ شت کە دەوڵەتی عێراق وەک جاران کە وەزیرش دادنا سەدام و پێش سەدامیش یعنی وەک فەرمانبەرێکی کورد تەمەشای دەکرد نەک وەک سیاسێکی کورد کە پرسی کوردی پێبی دووەم ئەجندایەکەی ینی ئەگەر تەمەشا بکەی لایەنە شیعەکان زۆر زیاتر ئێستاکە هەوڵ دەدەن دەسەڵاتی کوردی یان ئیسونەش برین وردە پەراوێز بخەن چونکە خۆیان کێشەیەکی یەکجار زۆریان هەیە شیعە و شیعە ئێستا بەهۆی عەلاویەوە دەیانەوێت ئەوانە لەو معادلانە زیاتر ئەوجا یا بەلانی شیعە یا بەلانی ئێرانەوە بڕواتن یان بەلانی ئەو هێزە چەکدارانەی کە هەر ناویان حەشدی شعبی و قانونەشیان بە خێرایی لۆ دەرکرد کە ئەسڵەن لەژێر ڕچێفی و جڵەویشیان نەڕچێفی نەجڵەویان لە دەستی حکوومەتەکەی عەلاوی نابیتن و ئەو تادیدانەی ئەوان دەیکەن بەڕاستی قۆڕەکردنی تەواوی دەسەڵاتی سیاسی عێراقا و هەروەها وەک کاک شێخش باسی کرد من لەو نقطەیە زۆر دادەگرم دەرچوونی ئەمریکا لە عێراق ئەو پرسێکی شیعە نییە بەتەنیا و پرسی ئێران نییە بەتەنیا ئەوە پرسی هەموو نەتەوەکانی ناو خاچی عێراقا
چونکە لە دوای هاتنی ئەمریکا بۆ ناو عێراق ئەو پرسە زیاتر لە ماوەی 100 ساڵ کە خەفەکرا بوو جارێکی تر سەری هەڵداوە و بەڕاستی عیلازیشی ئاسانە ئەگەر ئەو دەوڵەتانی دەور و پشتمان باوەڕیان بە پێکەوە ژیانی ڕاستەقی نەبی ئەو جا بە عێراقیشەوە کە ئێمە تێدا دەژین بێگومان. بەڵێ بەڕێز چاپوو ئەگەر تا کۆتای ئەم هەفتەیە کوور لەگەڵ عەلاوی نەگەیشتە ڕێکەوتنێک لەسەر حکوومەتەکە ئایا حکوومەتی داهاتوی عێراق بەبێ کوور دەبێت؟ ئەو دەرێ من وەزارەتەکان بەزێ دێلم جا ئەوە یەک لە کێشە گەورەکانە سیر کە کاک یوسف تەمەشای چەند ماوەیەکی یەکجار زۆر وەزیری دیفاع وەزیری نەبوو ماوەیەکی وەکجار زۆر فلان وەزارەت وەزیری نەبوو فلان وەزارەت وەزیری نەبوو بەڕێوەش دەچوو یعنی ئەوە گەورەترین کێشەیە طبعاً بەڕێوە دەچی ئەگەر ئێستا نیوەی وەزیرەکاندانی بەڕێوە دەچی بەڵام چۆن بەڕێوە دەچی ئەو وڵاتە دەگاتە چێ لە ئاقارێکی خۆی دەگریتەوە ئەوە وردە وردە وەخت دەڕوا وا دەڕوا بۆ 20 ساڵ وا دەڕوا بۆ 20 ساڵ کە دەوڵەتی عێراق بە سیستەمێکی نوێ هاتیتە کایەوە کە ئەو دەوڵەتە مرکزی جاران هیوا دەخوازرا کە نەمینێ و بتواندرێت لایەنە سیاسەکان بە تەوافقەکی سیاسی بە تێکگەیشتن لە یەکتر بکەونە سەرکار بەڵام ئێستا کە دەبینی شیعە فەشەلی هینایە لە بەڕێوەبردننی عێراق ڕێز و زەرا حکم لە دەستی وان بوو نەک لەگەر لایەنەکانی تر پێک نهاتن بەڵکو خۆشیان نەیانتوانی لە ناوخۆیان حکم بە بەڕێوە بن جوانترین نمونەی حکومڕانیش ئەوەتە خۆیانە نەجەف و کەربەلا و شوێنە پیرۆزەکانیان بە خزمەتەکی وا پێ نەکرایە کە لە ئاستی خزمەت گوزاری دەوڵەتی عێراقی کۆم بیتن ئی پێش 2003 باشە چۆن ئەو دەتوانی بەو نەزعەیەوە بەو بۆچوونەوە بەو نوعە پراوێز خستنی لایەنەکانی دێوە بتوانی دەوڵەتی عێراق بەڕێوە با من لەو باوڕێدامە عەلاوی ئەگەر بەڕێوەشی ببا بەس بەڕێوەکردنێکی هەر کار بەڕێکەرەوە لەو باوڕێدامە من ئەوەی کە ئەو گەنجانەی کە دەستیان پێکردە بەو شۆڕشەی کە لە عێراق ڕوودەدا لە هەموو شارەکان وازناینن لە عەلاویش و گەلک باری قورستر دەبی لە عادل عەبدولمادی چونکە عادل عەبدولمادی هەر هیچ نەبی خەڵک شایەدی بۆ دەدا لە زۆر بوارەوە ئەوان ناتواندرێ هەموو کەسێک ئەو شایەدیە بۆ عەلاوی بە بەڵام با من نامەوێت حکمی مطلق بدەم لەسەری لە ماوەی 3 مانگ 6 مانگدا من بە دەردەکەویتۆ پار ئەلێرە مقابلەتان کردم گوتم ئەگەر مانجی 6 و 7 خزمەت گوزاری باش نەکرێ بۆ جنوب و مقابلەکەشمە من لای خۆشم خەزنم کردیە گوتم مانجی 7 و 8 لە عێراق لە سەرتانسەری عێراق خەڵک هەر دەستیتەوە دەست بە خۆپیشاندانی گەلک گەورە دەکات دوو جارم لە دوو مقابلان ئەوە باس کردیە بەڵام تاخیر بوو بۆ مانجی نۆدا من لەو باوڕێ دامەت جەوەکەش ئەو کاتی تەسیری کردبی بەڵێ هەماشە چاوەڕوانی ئەو برا زۆر باش هەر تایبەت بەوە بەڕێز چاپوو ئەگەر داواکارەکانی کورد لە حکوومەتەکە جێبەجێ نەکرا وەزارەتەکان بەو بەتاڵێمانەوە ئایا کورد بایکۆتی حکوومەتی عێراقی دەکات؟ ئەوە زۆر گرینگە بەڕاستی کاک یوسف ئاخر ئەمە بەڕاستی خۆمان ینی کێشەی کورد خۆیەتی ئێمە بۆ ریفراندۆم یەکریز نەبووین لە دوای ریفراندۆم یەکریز نەبووین هەرچی سوکایەتی و شتی خراپ هەیە بەرامبەر یەکتر دەیکەین ناتوانین تەنزیمی ژیانی سیاسی ڕۆژانەمان بکەین باشە خەتی استراتیژی کورد چۆن دروست دەبی هەر یەکە بە مەزازی خۆی هەر یەکە بە گوێرەی لێکدانەوەی خۆی زۆر جاریش بە گوێرەی بەرژەوەندی حیزبی باشە ئێمە ئەگەر تووشی ئەو کارەساتە بینەوە وەک مالکی کە گەورەترین زەربەی ژیانی لە کووردا بە درێژایی مێژوو کە ڕزقی خەڵک ببڕێتن ئەمە چه ئامادەکاریەکمان پێ دەکەێت بایکۆت چییە؟ تەرەسوباتی بایکۆت چییە؟ چەند دەتوانین ئەمە مقاومەی ئەو بایکۆتی بکەین کە خۆمان دەیکەین یعنی من جێم لێ بوزارێک بۆچی خۆ دۆڵامی و پرسیاران چاودێرێکی سیاسی بە نەوت بدەین بە تورکیا بەڵێ دەگۆ نەوت بدەین بە تورکیا بەڵام بە کەل و پەلی لێ نەکڕین گوتم ئەگەر خۆت تورکیابی ڕازی دەبی یان نا ینی ئاخر لەبەروەی ناکۆچی سیاسی بەرژەوەندی و خۆپەرستی سیاسەکان وای کردیە کە یەک ناگرن ناتوانانی تووشی هەڵوێست بین ئێمە
هەتا ئێستا قەرزاری خەڵک هاوڵاتیانی ئەو کوردستانینە لە بژێوی ژیانیان ئێمە چۆن دەتوانین بایکۆت بکەین بایکۆتە سیاسەکە ئایا دەبیتە هۆی بایکۆتی وەی کە عەلاوی ئەو کاتی پارە نەنێری چێ دەتوانی عەلاوی ڕابگری ئایا ئەو کاتە ئەمە دیفاع لە ئەمریکا دەکەین دەرێن با بمینێتەوە لەبەر ئەو شتانەیە دەمینێتەوە ئایا کە ئەمریکا و برین ڕۆژئاوا دەتوانن ئەو زەمانەمان بدەنێ یان دەتوانن ئەوان پشتگیریمان بکەن لەو هەڵوێستانە بەڕای من خەتی دیبلۆماسی لاوازە بۆ ئەو مەبەستە کورد پێویست بوو دوێنێ و پێرێ شتێک کرا و وابزانم سەرکەوتنەی باش نەینایە لە بینی لایەنە سیاسەکان پێویستە ئێمە کابینەیەکی سیاسی بەردەوام هەبی لە هەموو حیزبەکان کابینەکە هەم پەیوەندی دیبلۆماسی لەگەر بەغدا و هەم لەگەر لایەنەکانی تری لایەنە دیبلۆماتیک کارەکانی وڵاتانی تر لێرە کار بکرێ ئێمە ئایا گەر تووشی مووقیفەشی وا بوو چ بکەین ئێمە چۆن لەگەر عێراق بتوانین بژین چۆن دەتوانین ئێمە عیلاقات لەگەر عێراقێک ڕابگرین کە نەتوانی بچووکترین کار بیدا بە هاوڵاتیانی خۆی ینی ڕاستەمە ئەو ڕخنەمان لێرە لەسێرە لێ نەعەدالەتی هەیە شت هەیە بەڵام ئەگەر دەسی تەمەشای سەیری شارەکانی تری وڵاتە شارەکانی تری عراق دەکەی عرب کە دێنە ئێرە دەبینین هەناسەیەکیان دێتەوە بەرێ لە ڕووی هەندە خزمەت گوزاری کە هەیە لێرە لەوێ ئەویشیان نییە باشە ئێمە چۆن دەتوانی لەگەڵیان بژین بەڕاستی ئەوە پرسەکی یەکجار گرینگە کە دەبی پێویست دەکاتن لایەنە سیاسەکان لە ماوەی مانگەک بەلانی کەم کۆتایی پێبینن خۆیان لەگەر خۆیان دانیشتن و ڕێککەوتن و بەرنمەیەکی باش دابنێن ئەگەر تووشی هەڵوێستەی وابووی زۆر باشە گفتووەکەمان بەردەوامە بێ بەڵام لە دوای ناوبڕێک باس لەوە دەکەین کە کورد بە یەک وەفت شووە بەغدا بەبێ دەستکەوتاتەوە ئایا ئەم چۆن ڕۆژە حیزبە کوردیەکان لەسەر ئاستی حیزبی وەفت دەنێرن لە دوای ناوبڕە گفتوگۆ لەسەر و بابەتاکەین لەگەڵمانە بمێنەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێز بورهان بەشداری حیزبە کوردیەکان بە یەک وەفد بۆ بەغدا و هەلێک درایەوە کامە یەکگرتووی بەهێزی کورد پیشانەدا بەڵام ئێستا قسە لەسەر ئەوەیە کە کار بۆ تێکدانی ئەم یەکگرتووی یەک ریزیە دەکرێت بۆی هەر حیزبێک بەجیا بچێتە بەغدا ئەگەری دووەمیان چاوەڕوان کراوە یاخود کورد هەر بەم یەکگرتووە دەمێنێتەوە ئەگەر بە یەکگرتووی بچێتەوە باشترەوە و کورد دەگەل ڕابردوودا دەستکەوتێکی هەبێ بە یەکگرتوو دەستی کەوتوەوەی دوێنێ لە هەولێر کۆبوونەوەی لایەنە سیاسەکان سەر ئاستی لوتکەدا کرا پێداگیری بکەن لەسەرەوە کورد بە یەکدەنگی بمێنێتەوەی کە بەدەستی هێناوە لە ڕابردوودا لە دەستوری عێراقدا لە دوای 2005 بیپارێزی ئەو سەرکەوتنە گەورانەوانشی کە ماوە مادی 140 بە یەکگرتووی جێبەجێ بکە و هەر کارێک پێچەوانی ئەمانە بێ ئەوە پێچەوانی کارێکی نانیشتیمانیە و دژ بە ئایندەی کوردستان و ئاسانکاری دەکا بۆ کورد پاشەکشە بکە و ئەو دەستکەوتان گرنگانی کە بەدەستی هێناوە لە دەستی بداگەن ئەمڕۆ لە بەرامبەر پۆستێک دەستکەوتێک ئەو پۆستێک وەربی لەوانێت دەستکەوتی گەورەتر لە دەستوری عێراقدا لێ بسێنەوە بەڵام ئاوا بارودۆخێکیشدا یعنی ئێستا ڕێیەکی تر هاتوۆتە ئاراوە لەسەر وەڕەبانی سیاسی عێراق و تەنانەت دەرڕدەنگێکی واشە ناو شیعەکانە هەیەوەیەکەوە تەنانەت زۆر لە فراکسیۆنە شیعەکان تەحزیری عەلاویان کردوتیانە
کابینێکی وامە خەرە دەنگدانەوە بە مقاتە ئەو بایکۆتی کورد و سنە یعنی ئەوە کۆتایی بە یەک پارچەی عێراق و بە یەک مانەوەی عێراق و وڵاتێکی سەربەخۆ دەێنێکە و دوو پێگە گرنگی کە عێراق سێ پایە گرنگ بێ دوان لە پایەکانی لاچی ئەو سەقفە نامێنێەوە ئەڕوخێ و بۆ عێراق نامێنێتەوە ئەم دوو پێکاتە گرنگی تێدانە بن ئەوەشمان لەبیرنەتی هەر لە دوێنێ و ئەم ڕۆژا بۆ مایک بۆمبێ وەزیری دەرەوەی ئەمریکا پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ محەممەد تۆفیق عەلاویە ئەنجام داوە ئاگاداری کردوێتەوە لەوەی کەوا ئەبێ لەگەڵ کورد و سونەکانە بگا بە هەماهەنگیەک لێک نزیکبوون و کێشەکانی چارەسەر بکە بۆی کەوا بتوانێت کابینەکەی تەمریر بکە و لە پەرلەمانە بڕوانی بە پێچەوانەی ئەوە هەر کارێکی تر بکرێ ئەگەرەوەی کورد لە ناو خۆیدا ئەگەر ئەمە بکات یعنی لەسەر بەرامبەر وەرگرتنی پۆستێک یان دەستکەوتێکی حیزبی ئەوە بەرامبەر بە کێشەی کوردی ژەمە دەتوانم بڵێم ناتەواوێتی گەورەیە پاشەکشەیەکی گەورەیە ئەگەر ئێستا هەنگاوێک چەند هەنگاوێک لە داهاتووترا دەگەڕێتەوە ئەوانەشی کە بۆچی لەبەرەوەی تۆ مەسەرەن ئێمە تموحی گەورەمان دەستوری عێراقدایەت دەستوری عێراق سەرکردە گەورەکانی وەکو مام جەلال کاک نەوشیروان مەسعود بەرزانیمان هەوڵیاندا تا ئەوانیان لە دەستوری عێراقا تەسبیت کردووە کە مادەی 140 نەخشە ڕێگای چارەسەرکردنی هەموو ناوچەجێ ناکۆکەکانی ئەوەیە دەستوری فیدرالی لە عێراقا چەسپێنراوە 170 بۆ هەرێمی کوردستان بۆ کە ئیسە پاشەکشەیەری کراوە بۆ لە سا 12 مادەی 140 هەموو حکوومەتەکان هەتا ئیسەش هاتوون هەموو بەڵێنی ئەویاندا کە بەجێ بکەن و بەڵام لە دوایە پاشەکشانێکت ئەگەر ئەوەی کە سیستەمی سیاسی لە عێراقدا بۆڕن یعنی ئەمانە هەموو لە ئەجندای ئەوانە هەیە یعنی ئەگەر ئەمڕۆ لایەنێکی سیاسی لەسەر حسابی لایەنەکانی تر لە هەندێک لایەن نزیک بێتەوە بەرامبەر بە شتێک ئەمە بکە لە ئاخرا بێ بزانێ ئایندەی کورد ئایندەی هەرێمی کوردستان بۆ هەموو دەستکەوتان و دەکەوێتە مەترسیەوە. بەڕێز بورهان باسمان لە بژاردەکانی کرد کە لە بەردەم کوردایە بۆ گفتوگۆ یەکەمیان بە یەکتیم بەشداریان کردەوە ئەنجامەکەی بوو کە تا ئێستاە دوم هەنگاویان ئەوەیە کە هەر حیزبێک بە جیا خوب بچێتە گفتوگۆکانەوە پێ دوایە ئەمەی دومیان ئەنجامی هەبێت تصور ناکەم یعنی دانا و بەلاوازکردن و فەڕەختە سوود و بەدانەدانەوەی تۆ بە کۆمەڵ و بە یەک دەنگی و بە یەکدوی نتوانی بەسەر لایەنە عێراقیەکاندا بیسەپێنی یان بیخوازی بە تەنیا دەست بکەوێ ئەگەر ئەوان ئەگەر مەبەستی ڕازگۆیانیان لە پشتۆ بێ لەوان ئەگەر بیانەیە کورد و بەرەکەم تەفەکەن لەوانێ بخوازن بەو شێوە هەرێکی شتێک بنێ و لەبەرەوە دوو ڕاو سێڕا ناو کوردا دروست بکەن و دوایی بە ئاسانتر بتوان نزاڵن بەسەریان و ئەزندەکانی خۆیان فەرزکەن بەسەر کووردا. بەڵێ ئەوەی کە بینی لەم حکوومەتەدا کەسایەتی مقتەدا سەدرا بە هێندەی محەممەد تۆفیق عەلاوی لەسەر هێڵە بۆ گفتوگۆکان بەڵام لە هەمان کاتە دەبینی کە حکوومەت پێک دێت مقتەدا سەدر ئێستا وەکو وتەبێژی حکوومەتی لاتەوە سبینێ دەبێتە یەکێک لەوانەی کە خۆپیشاندانەکانی کەسایەتی مقتەدا سەدر کاریگەری لەسەر گفتوگۆکانی نێوان وەفدی کوردی لەگەڵ حکوومەتی کابینەکەی عەلاویدا دەبێت بێگومان مقتەدا سەدر ئەوەی کە لە دوای 2023ەوە دەرکەوتووەکو سیاسیەکی متەزەبزب کە لەسەر تەوەر ناوەستێەوە سیاستەکانی سابت نین و جێگیر نین و لەسەر ڕێیەک ناوەستێتەوە ڕۆژانە ڕێیەکانی گۆڕان ئەمەکەوەی کە چاودێری لێدوانەکانی کەسایەتی مقتەدا سەدر کردوێ ئەوەی لێ بەدی هاتووەوەی هەر لەم چەند مانگەی ڕابرداوی کە لە سەرەتاوە پشتیوانی خۆپیشاندەرەکانی کردووە پشتیوانیان بۆ لەگەڵیانە بۆ کڵاوشینەوەکان حیمایی کردون دوای لیان هەڵگەڕاوەتەوە و پەلاماری داون و ئێستای کە لە بینیمان هەڵوێستەکانی بەرامبەر بە ئێران چۆن بۆ ئێستا چۆن ئەوەی ئێستا کە محەممەد تۆفیق عەلاوی کە خزمایەتی لەگەڵیا هەیەەوە وەکێک لە کچی بۆزانم براژنی مقتەدا سەدرە تێکەڵاوی عائیلی و ژنخوازی لە نێوانیاندا هەیەوەی و مڕەشەحی ئەو وایەوەی کە لێدوانەکانی لە دوێنێ شەوا ڕایگەیان یعنی ئاماژەی ترسناکن و پێشچوونێکی سامناکە لە سیاست لە عێراقدا ئەگەر ئێمە بەراوردی هەڵوێستەکانی سەید سیستانی بکەین کە وەکو پێ دەڵێن سەمامی ئەمانی عێراق بەڵێ سیستانی لە 70 ساڵی ڕابردوودان لێدوانێکی نەداوەکەوە ئەمن و ئاسایشی عێراق بخاتە مەترسیەوە پشتیوانیش سونە بکات دژی شیعەتی ئەوەی زۆر هەڵوێستی میان ڕەوانەوە بەرەو ئاشتی و پێکەوەژیان بۆ عێراق بەڵام ئەمەی ئەیبینین ئێستا ئەوەیەک و هێزێک بروز بکاوە ڕۆژێک
بڵێ ئیسا ئەدەم بەسەر پەرلەمان ئیسا ناوچەی سەوز اقتحامەکەم وەی یەکەم کەس بوو لە عێراق نامقدەس سەدر کە میلیشیاتی مهدی دروست کرد ئێستا سەرای سەلامی دروست کردووە ئێستاش هەڕەشە دەکاوە دەبیسێ و تا ئێستاەوەی کە یعنی بۆ یەکەم جار ئەم قسە بڵێ پێشمەرگە ناوبا بە میلیشیات و بڵێ من وەختێ میلیشیاتەکان لە عێراقدا حەل دەکەن و هینەکانی خۆحان ئەوگات پێشمەرگەشە و میلیشیای حەل بکری ئەمەی دوێنێشە و ئەیودی ئەم هەند کەلیمەیەکی سامناکتری وت کە لە مستەڵەحی سیاسی ناوچەکە و جیهان و عێراقیشدا نەبووە کە پێ دەڵێت جڕەت الأذن گوێڕاکێشان دەڵێن هەندێک عێراق لە هەندێک کەسێ لە عێراق هەندێک لایەن هەیە تەنانەت بە خۆپیشاندەرانەوە بە کوردەوە دەبێت گوێیان ڕابکێشرێ ئەمە کێ ئەم سەلاحیەتەی مقتەدا سەدرداوەکەوە گوێی خەڵک ڕابکێشێ و خەڵک تەئیدی بدە ئەویش پێکاتەیە وەکو عێراق کەسایەتی سیاسی لە چوارچەوەی دەستور و عێراقدا مافێکی درابی ممارەزەی سیاسەتی خۆی بکانەک ئەو بتوانێت جەماوەرەکەی و لایەنگرەکانی بک بە ئیرهاب و تۆقاندن و پەرلەمانی پێ بتۆقێنێ بڵێ گەر دەنگ نەدەن لەسەر ئەم حکوومەتەی عەلای من پیشاندەران اقتحام و پەلاماری ناوچەی سەوز دەم و داگیری دەکەم واوایان لێ دەکەم یعنی ئەمە خزمەتی ئایندەی عێراق ناکا کە وەکو وڵاتێکی سەربەخۆ بمێنێتەوە خزمەتی پێکەوە ژیان و یەکگرتووی عێراق ناکە ئەمە مەترسیەکی گەورەیەوە کارکردن بەم ئاکارە ناتوانێت هیچ بوارێک بۆ پێکەوە ژیان و پێکێنانی کابینە و جێبەجێکردنی دەستور لە عێراقدا ناهێڵێتەوە. زۆر باشە بەڕێز چاپوک قسە لەسەرەوەیە کە وەفدەکەی هەرێمی کوردستان هیچ ئەنجامێکی نەبوو مێستا نجی تۆ بزانم لەسەرەوەی ئایا حیزبە کوردیەکان دەتوانن بە تەنیا ئەنجامیان هەبێ بۆ کورد نەک بۆ خۆیان و پلە و پۆز وەربگرن؟ پرسیارەکەت باش تێنەگەیشتم بەڕاستی کاک مەبەستمەوەیە بەڕێز چاپوو کورد بە یەک تیم چووە بەغدا هیچ ئەنجامێکی نەبووی کە بینیمان لە یەک دوو ڕۆژی ڕابردوودا ئێستا قسەکە لەسەرەوەیە هەر حیزبێک بۆ خۆی چاوەڕوان دەکرێت تا پێنجشەمە بچێتە بەغدا بۆ گفتوگۆکان پێ دوایە ئەمان ئەنجامی هەبێت؟ بەڕاستی ئەو شتێکی خراپە ئەگەر ڕوو بداتن شتێکی باش نییە چونکە یەکەم ئەمە گلەیمان لەوەیەکەوە کورد ئەو کەسەی دیاری دەکا تەمسیلی هەموو پرسی سیاسی کورد بکاتن بەلانی کەم بە هەموو حیزبەکان ئەگەر 150 بی بەڕاستی ئەوە هەر زۆرە بەڵام ئەگەر بێت و بە یەک بچن تەمسیلی هەمووی ناکاتن ئەوە شتێکی خراپە. تەجروبەمان هەیە ئێمە بە درێژایی مێژوو دائیمەن حکوومەتی دەوڵەتی عێراق ویستیتی بە ئەقەلیەی سیاسی لە ئەکسەریەتی سیاسی بدا یان ئەوەیە بە دانانی چەند ئەفرادێک چەند کەسانێک لە سیستەمی سیاسی لە وەزارەتەکان لە سیستەمی سیاسی مؤسساتی سیاسی عێراقی یان حکومی کە نوێنەرایەتی کوردی پێشامدا ئەو کاتە نزیک دەبینلەوە من باوەڕ ناکەم ئەوە دەستکەوتەکی زیاتر بینی کورد ئیلا بە یەکگرتوویە بەیەک پارچەیە بچیتە بەغدا داواکاریەکان دەبی لەو کاتەدا هەمووی لەبیر بکە بەڵام دائیمەن ئەوەش گومانە لەسەر کە هێزە سیاسەکانی کورد کە لەبەر خۆپەرستی خۆیان نەتوانن ئەو کارە ئەنجام بدەن من یەک شتیش دەرم کاک یوسف بەڕاستی مشتێک نمونەی خەروارێکە خۆی عەلاوی خودی عەلاوی خۆی کە زادەی ئەو سیستەمە سیاسی پێشوو بووە خۆی ئەو حەقەی نییە برێ ئەمن وەزیرێک دادرێم لەبەرەوەی داوای خۆپێشاندەرانەکەوە داوای خەڵکی بێلایەنی سیاسی تەجروبە نەکراوبی خۆی تەجروبەکرایە و فەشەلی هینایە و ئەوە حەقی وەی نییە بکاتە مەرجی مطلق بە تایبەتی لەسەر هەرێمی کوردستان من لەو باوەڕێی دامە و بە تایبەتیش کە سەدر ئەو کارانەی سەدر من قەنەعەتێکم لا هەیە سەدر نابتەوە ئەو سەدرەی کە پێش کڵاوشینەکان یعنی سەدر بەوەی لایەکی سومعی خۆی برد و ئەو هێزە سیاسی بەڕای من گەلک کەم دەبیتەوە کاریگەریەکەشی کەم دەبیتەوە بەڵام وەک ئینسانێکی گوشارکەری ئەنارشی طبعاً ئەوە لە هەموو حالەتەکان دەست لە بۆ هەموو شتێکی دەکات بادیکاتن. بەڵێ بەڕێز چاپوک سید عومەر چاودێری سیاسی سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵماندا بووی هەروە بەڕێز بورهان شێخ ڕەوف چاودێری سیاسی سواز بۆ تۆش ئێوەش خواتان لەگەڵ.